گۆرانیبێژی مۆزیکی پاپ ئاریانا گراندێ بە سۆزەوە گەڕایەوە شاری مانچێستر واتە 2002 ئەوەی چەندین لە پشتیوانانی خۆی لە هێرشێکی تێرۆریستی مانجی ڕابردوو لە کۆتایی کۆنسێرتێکدا کوژران. نزیک 50,000 کەس لە پشتیوانانی لە ستادیۆمی ئۆڵد ترافۆرد ڕۆژی یەکشەمە بۆ کۆنسێرتێکی تایبەتی بۆ یادی مانچێستر کۆبوونەوە کە تێیدا پارە بۆ ئەو کەسانە کۆکرایەوە کە لە تەقینەوەی خۆکوژی 22 مانجی مای 22 کەس جانیان لەدەستدا. خەڵکینە ئێوەم زۆر خۆش دەوێت و پێم وایە ئەو جۆرە خۆشەویستی و یەکێتیە کە ئێوە لە خۆتانی نیشان دەدەن وەک دەرمانێکە کە جیهان بەڕاستی پێویستێتی. ئەو کۆنسەرتە بەڕێوەچوو سەرڕای ئەوەی هێرشە تێرۆریستەی بۆ سەرپردی ناسراوی لەندەن چەند کاتژمێر پێشتر ئەنجامدرا. سەدان ئەفسەری پۆلیس لە یانەکە بۆ دابینکردنی ئاسایشی زیاتر ئامادەبوون لە نێویاندا چەند کەس بە سەماتێدا خۆشحاڵی خۆیان دەربڕی. خاچی سووری بەریتانیا گوتی کۆنسەرتەکە زیاتر لە 13 میلیۆن دۆلاری بۆ سندوقی تەنگەتاوی بۆ یارمەتیدان بە قوربانەکانی مانچێستری کۆکردەوە.